مێژووی خیانەتی پەدەکە لە ڕۆژئاوای کوردستان. کاتێک لە ڕۆژئاوای کوردستان بە پێشەنگایەتی کوردی ئازاد شۆڕش دەستی پێکرد، بە خێرایی بوو بە خاوەن دەستکەوت و سەرکەوتنی گەورە و تەواوی گەلان و پێکاتەکانی لە خۆی کۆکردەوە. کوردان و ئازادی خوازانی دنیا باوەشیان بۆ ئەم شۆڕشە کردەوە و بە خوێنی خۆیان بە پیریەوە چوون، جگە لە پەدەکە کە بەرەی دوژمنی هەڵبژارد و ئەموو هەوڵێکی خۆی خستۆتە گەڕ بۆ لەباربردنی. ساڵی 2011 لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان، پەدەکە بە هاوکاری دەوڵەتی تورک دەستیان لەگەڵ گروپە چەتە توندڕەوەکان تێکەڵ کرد بۆ لێدان لەو شۆڕشە و پێکێنانی ئامانجەکانی تورکیا لە نێو ئیخوان موسلمین کە بە خۆیان دەوت ئۆپۆزیسیۆنی سووریا و ئەلقاعیدەدا هێزێکیان بەڕێخستن کرد بە ناوی پێشمەرگەکانی ڕۆژ. ئامانجی پەدەکە لە دروستکردنی ئەو هێزانە ئەوە بوو ببرێنە ڕۆژئاوای کوردستان و بۆ باڵانسی هێز بەرامبەر یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و یەپەژە بەکاریان بهێنێ. ئەم گروپە کە سەر بە ئەنەکەسەن و هێزێکی بەرکرێگیراوی پەدەکەن لە ژێر ناوی پێشمەرگەدا لە 12 ئاداری ساڵی 2012 بە بڕیاری مەسعود بارزانی لەسەر میلاکی زێرەڤانی دروست بوون. دوایەوەی لە ڕۆژئاوا نەیانتوانی جێگیر ببن، هەڵهاتن بۆ باشووری کوردستان و لە نێو کەمپەکانی وەکو بنەسڵاوە، خنس و باشیک لەلایەن سوپای داگیرکەری تورک و دەستگای سیخوڕی میتەوە ڕاهێنانیان پێکرا. هێزی ڕۆژ خۆیان ئاشکرایان کردبوو کە لەگەڵ 6 گروپی دیکەدا بەشداریان لە هێرشکردنە سەر عەفریندا کردووە و هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورک بوون لە داگیرکردنیدا. هەروەها لە دێرێک قامیشلۆ ترپەسپی لە دژی شەڕڤانانی یەپەگە تەقینەوەیان ئەنجام داوە. ئەم هێزەدانیان بەوە داناوە کە لە باشووری کوردستان بە سەرپەرشتی پەدەکە لەلایەن میتەوە ڕاهێنانیان پێکراوە. لە کۆبانێ جزیرەش ئەم چەکدارانی پەدەکە چەکیان بەسەر ئەندامەکانیاندا دابش کرد و چەندین کەسیشیان بۆ سوپای سووریای ئازاد ڕەوانە کرد. هەروەها بەشداریان لە هێرشکردنە سەر سەرەکانیشدا کردووە. دروستکردنی ئەنەکەسە بۆ لێدان لە شۆڕشی ڕۆژئاوا. لە سەرەتای دەستپێکردنی ئاڵۆزیەکانی سووریا و ڕۆژئاوای کوردستان لایەنە کوردیەکان بەرەیەکی هاوبەشیان بە ناوی دەستپێشخەری نیشتیمانی کوردەوە دروست کرد. زۆری نەبر بەسەر پەرشتی مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە. لە دەرەوەی ئەو بەرەیە هێزێکی سیاسی بەکرێگیراو لە ڕۆژئاوای کوردستان دروستکرا بە ناوی ئەنجومەنی نیشتیمانی کورد یاخود ئەنەکەسە. ئەنەکەسە بۆ جێبەجێکردنی ئەجێندای دەوڵەتی تورک و لێدان لە شۆڕشی گەلان و دروستکردنی دووبەرێکی و شەڕی کورد بە کورد لە ڕۆژئاوای کوردستان لە 26 تشرینی یەکەمی ساڵی 2011 لە شاری هەولێر ڕاگەیەندرا و لە ژێر سەرپەرشتی مەسعود بارزانی دەستی بەکارکردن کرد. ئەنەکەسە لەلایەن 5 پارت و کەسایەتی جیاوازەوە بەڕێوە دەبرێ کە چەندین جار لەگەڵ دەوڵەتی تورک کۆبوونەوەیان ئەنجام داوە بۆ لەباربردنی دەستکەوتەکانی ڕۆژئاوای کوردستان لەلایەن تورکیاوە ئاراسە دەکرێن و ئابووریان بۆ دابین کراوە. بەرپرسانی ئەنەکەسە بە ئاشکرا لە میدیاکانەوە باس لەوە دەکەن بۆ لەباربردنی دەستکەوتەکانی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان پێویستە لەگەڵ دەوڵەتی تورک کار بکەن. هەروەها دژایەتی سیستەمی خۆبەڕێبەری دیموکراتی گەلان دەکەن و پەروەردە و خوێندن بە زمانی کوردی ڕەت دەکەنەوە. داوا دەکەن بکرێت بە زمانی عەرەبی. ساڵی 2020 لە کاتێکدا مەسڵوم عەبدی فەرماندەی قەسەدا بانگەوازی بۆ یەخستنی نێوماڵی کورد لە ڕۆژئاوای کوردستان دەکرد، شاندی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا ئەنەکەسە لەسەر داوای دەوڵەتی تورک سەردانی ئەنقەرەیان دەکرد و لەگەڵ سەرانی دەوڵەتی تورک کۆبوونەوەیان ئەنجام دەدا و هەوڵی تێکدانی ناوماڵی کوردیان دەدا. پیلانە هاوبەشەکانی پەدەکە و مید لە دژی ڕۆژئاوا. ساڵی 2021 لە ئۆپراسیۆنێکی هێزە ئەمنیەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا گروپێک سیخوڕی میتی تورک لە ڕۆژئاوای کوردستان دەستگیر کران. شڤان عەبدولباقی ئەلیاز یەکێک لەو سیخوڕانە لە دان پێدانانەکەیدا دەڵێت ئەوان بە هاوکاری پەدەکە و ئەنەکەسە خەڵکیان لە ڕۆژئاوای کوردستانەوە ڕەوانەی هەولێر کردووە. ئەوەشی ئاشکرا کرد کە لە هەولێر ئۆفیسی تایبەت بە چۆڵکردنی ڕۆژئاوا هەیە لە خەڵک. یەکێکی دیکە لەو سیخوڕانە بە ناوی عەبدولباری عوسمان باس لەوە دەکات ئەندامانی ئەنەکەسە بە فەرمانی میت بۆ خۆیان بارەگاکانیان دەسووتێنن تا ڕێکخراوەکانی خۆبەڕێوەبەری پێتاوانبار بکەن. بڕیار بوو لە 11 حوزەیرانی ئەم ساڵ هەڵبژاردننی شارەوانیەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوە بچێ. هەر لەگەڵ بڕیاردانی ئەنجامدانی هەڵبژاردن دەم و دەست دەوڵەتی تورک و ئەنەکەسە دژایەتی خۆیان دەبڕی و سنگەریان لە دژی ئەو بڕیارەگر تا لەسەر داوای هاوپەیمانەتی و لایەنەکان بڕیاردرا هەڵبژارنەکە دوا بخرێت.
لە خەندەقی شەرمەوە تا تەیمانکردنی سنوور. لە ساڵی 2014 لە کاتێکدا ڕۆژاوای کوردستان لە ژێر هێرش و گەلە کۆمەیەکی زۆر دژواردا بوو لەلایەک شەڕی ڕژێمی سووریا، شەڕی گروپ چەتە توندراوەکان و چەند لایەنێکی ئۆپۆزیسیۆنی سووریا، هێرش و دژمنایەتی بەردەوامی دەوڵەتی تورک و چەتەکانی، هێرش و پەلاماری چەتەکانی داعش لەلایەکی دیکەش، دژایەتی و خەنجەر لە پشتدانی پەدەکە و لێدانی خەندەقی شەرم لە نێوان سنووری باشوور و ڕۆژاوای کوردستان بۆ گەمارۆدانی خەڵکەکەی.